کاروانەکانی کە ئاڵای ئەمریکایان بەسەرەوە بوو ڕۆژی هەنی و شەمە بەرەو سنووری سووریا لەگەڵ تورکیا ڕۆشتن، بەڵام سۆسیال میدیاش هەندێک دیمەنیان بڵاو کردەوە تێیدا دەرکەوتووە کە دروشمی کوردی بەسەر ئۆتۆمبیلەکانی ئەمریکاوە بوونە. ئێمە ئەو وێنانە لە کۆبوونەوەکەی 16 ئەم مانگە پیشانی سەرۆک ترامپ دەدەین. ئەمریکا پشتیوانی لە شەرکەرانی کورد دەکات کە شەڕی ملیتانەکانی داعش دەکەن، بەڵام تورکیای هاوپەیمانی ئەمریکا بە کۆمەڵەکی تورۆریستی ناوێن دەبات. ئێمە وەک هاوبەشێکین لە دژایەتیکردنی تیرۆریزمی نێونەتەوەیی، ئەوە ئێمە ئەو وێنانەیان پیشان دەدەین و پرسیار سەبارەت بەو حاڵەتە دەکەین. ئەگەر شەڕەکە دژی تیرۆریزم بە شێوەیەکی هاوبەش ئەنجام نەدرێت، ئەوەی ئەمڕۆ لە ئێمە ڕوودەدات ئەوە سبەینە لە یەکێکی تر ڕوودەدات. پیشاندانی هێزەکەی ئەمریکا لەسەر سنووری دیوی سووریا ئەو کاتە هەت پاش ئەوەی هێزەکانی تورکیا پەلاماری ئاسمانیان دژی هێزە کوردیەکان لە سووریا ئەنجامدا. کوردەکانی سووریا ناڕەزاییان سازدا و دەڵێن هێرشەکان کەسانی سیڤیلیە لە ناوچەکە کوشتووە. سەر لە بەیانی دانیشتوان بەرە تۆلحەمیس ڕۆیشتن بۆ ناڕزایی دەربڕین بەرامبەر هێرشەکەی ئەردۆغان بۆ سەر قەرەچۆخ وە کوشتنی کەسانی بێتاوان لە ناوچەکەدا. هەروەها هێرشەکەی بۆ سەر ڕۆژئاوا مەحکوم دەکەن کە ئامانجی خۆڵقاندنی نەئارامی بوو لە هەرێمەکەدا. ڕۆژی یەکشەمە سەرۆکی تورکیا هەڕەشەی کردداری نوێی لەشکری کردووە دژی کوردەکان لە عێراق و سووریا. ئێمە ئەنجامدانی ڕۆژ و کاتی هێرشەکە دیاری ناکەین، بەڵام ئەوان دەزانن کە لەشکری تورکیا دەتوانێت بچێتە هەر شوێنێکەوە بیەوێت و لە هەر کاتێکدا بێت. ئەوان دەبێت لە ترسدا بژین لە جیاتی ئەوەی ئێمە لە دڵەڕاوچێدا بین. حکوومەتەکەی تورکیا باشدارە لە شەرکردنی ملیتانەکانی داعش لە سووریا و لە ناو عێراقدا، بەڵام ئەنکەرە مەترسی ئەوە دەکات کەوا شەرکەرانی کورد لەو وڵاتانە ڕەنگە بچنە ناو سەرهەڵداوانی کوردەوە لە تورکیا بۆ دابڕاندنی ناوچەیەک بۆ دەوڵەتێکی کوردی سربەخۆ. سەرۆک ترامپ گوتوویەتی ئامانجی سەرەکی ئەمریکا لە سووریا ئەوەیە شکست بە داعش بهێنێت.